بەخێراتنی هەموو لایەکتان دەکەم واجارێکی تریش لە ساڵۆنی کوردستانی نوێ بەدیداری بەشێک لە زۆر لە هەواڵ و هاوڕێ و بەشێکیان مامۆستایانی خۆم لە پەیمانگە و لە کۆلێژ ئاشنا بوومەوە شاد بوومەوە. ڕاستیەکەی لە پرسیاری کاگمەریوانەوە دەست پێ دەکەم کە هەر خۆم 5 سەرنجم بەر لەوەی قسە لەسەر کتێبەکە بکەم 5 سەرنجم نووسی بوو کە زەرورە پێشوەختە ڕوون بکرێتەوە. یەکیان لەوانە بۆ قاوغەش قارتا هەر بە سروش بۆ خۆم هەر بە سروش بۆ خۆم لە زۆربەی ئیشەکانم حەزم بە بەکارهێنانی گرێ لە ناونیشانی کتێب. ئەوە بۆ خۆی ینی قۆناغی تەواوکاری ئەو ئیشانی پێشتریشمە و دواتریشمە کە هەمیشە حەز دەکەم کتێب بۆ ئەوەی سەرنج ڕاکێش بێ ناونیشانەکەشی سەرنج ڕاکێش بێ. بەڵام لە پشتی هەر بەکارهێنانی هەر ڕستەیەک یا جوملەیەک یا هەر ناونانێک ڕاستیەکەی شتێکی تری لە پشتە چیرۆک و ستۆریەکی تری لە پشتە بەکارهێنانی قاوغەش قارتەوەکو ناو بۆ کتێبەکە پەیوەندی بە مەقولەیەکی حوسنی موبارەکی سەرۆکی لە کارلاتبراوی میسرەوە هەیە کە کاتی خۆی پاش ململانەی و سراعێکی زۆر لەگەڵ لە نێوان میسر و قەتەردا کاتێک سەردانی لە پرۆسەیەکی ئاشبوونەوە سەردانی قەتەر دەکا و سەردانی کەناڵی جەزیرەش دەکا لەوێ دەڵێ وتە مەشهورەکەی هەیە بەناوبانگەکەی هەیە دەڵێ بە قەت قاوغەش قارتەیەک دەبێ و ئاگرەکەی ناوچەکە دەسووتێنێ. لەوەوە من پێم وابوو بەکارهێنانی ئەو دەستەواژە چونکە لەسەر ئەرزی واقعی سیاسەتی و ڕووماڵی کەناڵی جەزیرە لە ساڵانی یەکەمی پەخشیەوە حتا دەگاتە ئەو قۆناغەش هەمیشە قاوغەش قارتەیەک بووە لە ڕووماڵی زۆرێک لە پرسەکان ئاگری بەرداوەتە زۆرێک لە پەیوەندیە هەرێمیەکان و حتا پەیوەندی نێودەوڵەتیەکانیش. تێبینیەکە بەوە دەست پێ دەکەم. دوو تێبینی دووەمم پەیوەندی بە پێشەکەکەی هەواڵ کاکستران عەبدوڵڵاوە هەیە. ڕاستیەکەی قسەیکی دەقیقی کردووە کە لە پشتی کتێبەکەش وەکو ئاماژە کراوە ئێمە بۆ چاوەڕوانی زۆر شتی گەورە لە جەزیرە بکەین لە کاتێکدا ئێمە لە پرۆسەی باربۆکردن و پارەدارکردنەکەی بەشدار نین. ئێمە ناکرێ بەڕاستی کە خۆمان تەمویلی کەناڵێک نەکەین و کەناڵەکە چ لە ڕووی نەتەوەییەوە چ لە ڕووی ئابوووریەوە لە کۆی ڕووەکانەوە ئەگەر لەسەر ئێمە حساب نەبێت چاوەڕوانی چی لێ بکەین جەزیرە بێ ڕووماڵی پرسی کورد بکە بەرمەبنای ئەو تێگەیشتانێکی ئێمە هەمانە بۆ پرسی کوردی. بەڵام هەمیشە ئەو پرسیارم لە خۆم دەکرد کە ئەگەر بەشێک دیوێک لە پێشەکەی کاکستران دقیق و ورد بێ لەوەی کە ئێمە ناتوانین سەرکۆنەی جەزیرە بکەین لەوەی کە مرۆیانە یا ئینسانیانە مامەڵە لەگە پرسی کورد ناکە بەسەرەکەی بەدیوەکەی تردا دەمە دەتوانین سەرکۆنەی بکەین هەر بە ڕیسالە و بانگەشەکانی خۆی جەزیرە کە هەمیشە لە خیتاب و گوتاری جەزیرە لە بەرامبەر میدیای ڕۆژئاوا ئەوەی کردووەتە بیان و کە میدیای ڕۆژئاوا لە بەرامبەر کەمینە نەتەوەیی و ئاینیەکانی مسلمان و عەرەب لە خۆرئاوا بئینسافە هەر بە هەمان ئەو لۆژیکەی کە ئەو خەڵکی تری پێتۆمەتبار دەکە ئێمە دەتوانین جەزیرەی پێتۆمەتبار بکەین کە لە مامەڵەکردن لەگەڵ پرسی کووردا مامەڵەیەکی بەئینسافی نەکردووە. یعنی ئەو تێبینیەشم بەلاوە گرنگ بوو. ئەو توێژینەوەی دەکەوێتە بەردەستان لە تێبینی سێم ئەوە بۆ عەرزی جەنابتان دەکەم کە من چەمکی کەمینەم بەکارهێناوە کە خۆشم پێم وایە چەمکی کەمینە چەمکێکی زۆر بئینسافانەیە لە بەرامبەر پێکهاتنەتەوەیی و ئیتنیەکانی تر. خۆی ڕاستیەکەی کە ئەو دەستەواژە بۆ ئەو قۆناغی کە توێژینەوەکەم تێدا نووسیوە 2006 2007 چەمکێکی باو بوو لە میدیا و سۆشیال میدیا لە میدیا و لە ئەدەبیاتی سیاسیدا بەکاردەهێنرا. یعنی مەرج نییە من کۆک بم لەگەڵ ئەو چەمکەی کە بەکارم هێناوە چەمکی کەمینە بەڵام بەداخۆ زۆربەی ئەو سەرچاوانەی من بەکارم هێناوە ئەو چەمکەیان بەکارهێنا بوو. خاڵێکی ترکە بەر لۆی بچمە ناو کتێبەکە باسی بکەم ئەو توێژینەوە ڕاستێکی 2006 2007 ئەو کاتێک کە لە
کۆلێژی زانستە سیاسیەکان خوێندکار بووم، خۆم دبلۆمم لە سەحافە هەبوو، خواخوام بوو بیانوێک بدۆزبەوە بۆیە سیاست و سەحافە تێکەڵاو بکەم. بێنە و بەردەی زۆریان پێکردم بەشێک لە هاوڕێکانم لە مامۆستایانی زانکۆ بۆ ئەوەی عینوانێکی سەرف سیاسی اختیار بکەم، بەڵام ئاخیری هەر مەیلە سەحەفیەکەم زاڵ بوو، ناونیشانی توێژینەوەکەم کرد بە دۆسەی کورد لە کەناڵی جەزیرە. لەبەرەوە من کەمترین پێداچوونەوەم کردووە سەراحەت، ینی ئەوەی دەکەوێتە بەردەستان و جەنابتان دەیخوێندنەوە مەرزنی قودرە و توانای نووسینی ئەو ڕۆژگارەی من بێ ئی 2006-2007 بڕیارمدا تعدیلی هەمواری نەکەم و هیچ دەستکارێکی نەکەم، تەنها لە بەشی کۆتایی نەبێ کە بە بنەماگرتنی بەرنامەی ئیتیجاه المعاکسە کە پێشووتر لە 98 بۆ 2006 وەرم گربوو، تعدیلم کرد تا 2020 وەرگرت، ناکرێت کتێبێک لە 2023 چاپ بکرێ بەرنامەی ئیتیجاه المعاکسی لە 2006 تا 2020 ژۆ قۆناغی دووەم تێدا نەبێت کە زۆرێک لە ڕووداوە گرنگەکانی مێژووی سیاسی ئێمە چ لە باشووری کوردستان و چ لە ڕۆژاوای کوردستان و چ لە باکووری کوردستان لەو قۆناغە گرنگەدا ڕوویداوە. لەبەرەوە بەو نەفەسە کارم تێدا کردو. ئاخیر تێبینیم بۆ ئەو بەرنامە هەڵبژار لە ناو کۆی بەرنامەکانی تر پەیوەندی بە خودی سایکۆلۆژیای فەیسڵ قاسمەوە هەیە. خۆتان دەزانن کەناڵی جەزیرە شتێک و فەیسڵ قاسم شتێکی تر. من ناڵێن فەیسڵ قاسم لە دەرەوەی سیاسەتی ڕسمی کەناڵی جەزیرە کار دەکا، بەڵام هەموو بەشێکی زۆر لە هەڤاڵان و مامۆستایان و ڕۆژنامەنووسیشی لێ دەزانن لێرە سیاسەتی میدیایی کەناڵێک یا دامەزراوەیەکی میدیایی ئەگەر بەشێکی پێشوەختە ڕەنگڕێژ کراو بێ، بەڵام بەشێکی زۆریشی پەیوەندی بە دۆخی سایکۆلۆژی و دنیابینی ئەو کەسەوەیە کە ڕۆڵ دەبینێ لەو بەرنامەدا. ئیتیجاه المعاکس بەشێکە لە جەزیرە و بەشێکە لە سیاسەتی ڕسمی جەزیرە، بەڵام بەڕاستی بەشێکی زۆر لە تێڕوانین و مەیلە سیاسیەکە و پابەندیە سیاسیەکانی فەیسڵ قاسمیشی تێدا ڕەنگداوەتەوە. ئەوە دووسێ مقابلەی گرنگ هەیە کە کاتی خۆی لەگە فەیسڵ قاسم کرابوو، یەکێک لەوانە ئەوەی خاتو ڤینۆس فایقا و کازی وە ساڵح مقابلی لەگەڵ کردبوو، ئەوانم کردووە بە سەرچاوە و ژمارەیەکی زۆر نووسین و وتار و لێکۆڵینەوە لەسەر کارکتەر و کەسێتی فەیسڵ قاسم هەیە، هەم فەیسڵ قاسمی میدیاکار و هەم فەیسڵ قاسمی سیاسیش، چکە پیاوێکە دابڕاونیە لە سیاست و ئەگەر بیریشتان بێ لە دوای پرۆسەی ئازادی عێراق ڕۆژنامەی شەرق ئەوسەد راپۆرتێکی پڕوردەکاری بڵاو کردەوە کە پەیوەندیەکانی دەستگای هەواڵگری عێراقی لە ڕێی دوو دانیشتنی ڕسمیەوە و کۆبۆنی نەوتیش لە بەرامبەر ئاراستەکردنی بەرنامەی ئیتیجاه المعاکس درراوە بە فەیسڵی قاسم و یەکێک لە قوربانیەکانی ئەو سیاسەتی فەیسڵ قاسمیش لێرەیە کاک شێرزاد کە پێم وابێت دوو جار تووشی بەریەکەوتنی زۆر بۆ لەگەڵ فەیسڵ قاسم تەنها لەبەرەوەی کە لە دەرەوەی ڕوئیای فەیسڵ بیری کردوێتەوە. ئەو تێبینیانە بۆ من گرنگ بوون. من ئێستا لەسەر کتێبەکە کورد قسە دەکەم، بەڕاستی بۆ سەری جەنابتان نێشێنم. کتێبەکە لە سێ بەشی سەرەکی پێک دێت. بەشی یەکەمی تەرخان کردووە وەکو بەشێک لە پێداویستیەکانی ینی پێداویستیەکانی بەدەستێنانی بڕوانامەی بە کالۆریۆس کە هەر دەبێ بەرمەبنای نەخشە و پۆڵێن بەندیەک بێ. بەشێکم تەرخان کردو بۆ مێژووی تەلەڤیزیۆن، مێژووی تەلەڤیزیۆن لەسەر ئاسی جیهان میدیای بینراو و مێژووی تەلەڤیزیۆن لە ئاسی نیشتیمانی عەرەبی، ئەو پێشبڕکێیەی لە جیهانی عەرەبی لە نێوان وڵاتەکان لە عێراق بۆ میسر بۆ سووریا بۆ قەتەر. پێم وابێ قەتەر و خەلیجیەکان دوا وڵات بوون کە تەلەڤیزیۆنیان هەم وەک ئامێر هەم وەکو پەخش پێگەیشتووە. هەر لەو بەشەدا هەڵبەت باسی ئەوە دەکەم، دووشت دەکەم کە کاریگەری قوڵ و گەورەیان لەسەر پەخشی تەلەڤیزیۆنی هەبووە. یەکەمیان جیهانگیری میدیا و دووەمیان مانگە دەستکردەکان. لە بەشی جیهانگیری میدیا بۆ دوو مەبەست ئەو توێژین چایە ئەو مەبحەسەم داناوە. بەشێکیان پەیوەندی بەوەیە کە جیهانگیری میدیا وەرگۆڕان و تحولێکی زۆر گەورەی لە میدیای بینراودا کرد و کاریگەریشی زۆری لەوە هەبوو کە لە ڕێی گەشەی تەکنۆلۆژیاوە قودرەی ئەوە بە دامەزراوە میدیایەکان بدە کە چیتر لە ئاسل و کەڵی و ناوخۆیەکە نەمێننەوە بەڵکو سنووری جوگرافی گەورە ببڕن. ئاستی دووەمی بەکارهێنان و ئیشکردنم لەسەر جیهانگیری میدیا پەیوەندی بەوەیە کە بە تەنها جیهانگیری میدیا بە تەنها بریتی نییە، ڕاستیەکەی بە تەنها بریتی نییە لەوەی کە
تەکنۆلۆژیا و ئامێری پێشخست بێ بەڵکو بەهاشی پێشخستووە. لە کتێبی هەڤاڕەنگین لە پێشەکیەکەیدا قسەیەکی سامیێل هەندیکتۆن باز دەکە کە نمونەی بۆ هێناوەتەوە کۆتایی جەنگی ساروکەوتنی بلۆکێک بۆ دەرکەوتنی جیهانگیری میدیا بەشێکی گرنگی لەولەوەیە کە بەهاکان بەها جیهانیەکان دەگەنە ئاستێک چیتر وڵاتان نەتوان بە ئارەزوی خۆیان ستەم بکەن لە پێکهاتە و کەمینە نەتەوەییەکان. لەبەرەوە بۆ من بنەماگرتنی جیهانگیری میدیا بەشێکی گرنگ بوو لەوەی کە وێنەیەکی واقعیتر هەم دەربارەی تەلەڤیزیۆن گەشەی تەلەڤیزیۆن هەم دەربارەی گەشەی بەهاکان لە میدیای بیندراودا لە مامەڵەکردن لەگەڵ پێکهاتەکان باز بکەم. هەر لەو بەشەدا مانگە دەستکردەکان گەشەی مانگە دەستکردەکانم لەسەر ئاستی جیهانشی کردوتەوە کە چۆن کاریگەریی قوڵی کردووە لەسەر دەرکەوتنی کەناڵی ئاسمانی. هەڵبەت کەناڵە ئاسمانی عەرەبیەکانیش لە سای سوودوەرگرتن لەو جیهانگیری میدیا و پاشانیش لە مانگە دەستکردەکان بە ڕێژەیەک هەڵکشاوە بە پێی ئاخر ئاماری ساڵی 2020 1329 کەناڵی سیاسی بەتەنها لە نیشتیمانی عەرەبدایەکەوە ڕقەمێکی گەورەیە بۆ ئەو جوگرافیا سیاسیەی کە ناوی نیشتیمانی عەرەبە. هەر لەو بەشەدا لەسەر دووشتی تر بۆ ئەوەی پەیوەستی بکەمەوە بە ناوڕۆکی توێژینەوە کە لەسەر دووشتی تر ئیشم کردووە. یەکیان ئێمە بەداخەوە بەشێک لە هەڤاڵانی ئەکادمی دەزانن تا 2006-2007 زۆربەی ئەو سەرچاوانە تیۆرەکانی ڕاگەاندنیان بە شتێکی تر حساب دەکرد. لای ئێمە و لەو سەرچاوانەی کە ئێمە بەکارمان دێنە تیۆرەکانی ڕاگەاندن کە تیۆری سیستەمی سیاسین ئێستا وا ناو دەبرێ تیۆرەکان پێیان دەگوترا تیۆرەکانی ڕاگەاندن تیۆری دەسەڵات و تیۆری لیبرالی و تیۆری سۆسیالیستی و تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و دوجاریش تیۆری بەرپرسیارەتی جیهانی هەبوو. ئەو کاتە ئێمە لە تعریفەی ئەو مفرەداتانە وەکو تیۆری میدیایی دەمانزانی. لەبەرەوە من هەر لەو بەشەدا لە توێژینچەیەکی تردا ئاماژەم بەوە کردووە کە تیۆرەکان چ کاریگەریەکیان لەسەر ڕووماڵی میدیایش سەنگین هەیە بۆ پرسی پێکهاتەکانی تر لە ناویشیاندا کوربووە بیسلمێنم کە جەزیرە بەرمەبنای ئەو تیۆرانە هەڵی کردووە یا دروستی کردو لە مامەڵەکردن لەگەڵ پرسی کووردا. لەبەرەوە لە تیۆری دەسەڵاتەوە دەستم پێ کردووە کە خۆتان دەزانن هەمووتان تیۆری دەسەڵات لە سەدەی 17 و 18 وەکو نەزەریەکی سیاسی میدیایی لە ناو سیستەمە سیاسیەکانی دنیا جێگەی گرتووە. وەزیفەی ئەو تیۆرە بریتیە لە بەخشینی شکۆ بە حاکم بەدەسەڵاتدار لە سۆنگەی ئەوە نەتەوەی سەردەست لە تیۆری بەرپرسیارەتی ببورن لە تیۆری دەسەڵاتدا نەتەوەی سەردەست تەحەکوم بە هەموو شتێکەوە دەکات کەوابێت تەحەکومکردنی نەتەوەی سەردەست بە هەموو شتێکەوە بێ کەوابێت پێکهاتەکانی تر ئەرزشێکی زۆریان نابێت. اینجا هاتوومە سەر تیۆری لیبرالی و ئەو گەشەکردنی لە بواری میدیا لە چوارچێوەی سیستەمە لیبرالیەکان دروست دەبێت پێکهاتە نەتەوەییەکان و پێکهاتە ئاینەکان چۆن خۆیان تێدا دەبینەوە. پاشان لە تیۆری سۆسیالیستی میدیا چۆن مامەڵە لەگەڵ ئەوە دەکا و دواتر لە تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتیش کە میدیا و ڕۆژنامە نووس ناچار دەکات کە بە بەرپرسیارەتی و مامەڵە لەگەڵ پرسی ئینسان بکاوە لەگەڵ پرسی پێکهاتە نەتەوەییەکان بکە. دوا تیۆریشیان تیۆری بەرپرسیارەتی جیهانیە کە تیۆرێکە ئەگەرچی زیاتر لە گریمانە دەچێلەوەی لەسەر ئەرزی واقع جێگەی بێتەوە باز لە خەمی گشتی ئینسان دەکاوە خەمی گشتی میدیا دەکات لە ڕووماڵێکی سەنگین بۆ کۆی ئەو پرسانەی کە ڕاستە دەشێت لە جوگرافیای تۆدا ڕوونەدەن بەڵام مادام جیهان یەک هەیە چارەنووسی هەمومان بەیەکەوەیە دەبێ مرۆڤێک بەرهەم بێت کە مرۆڤێکی یونیڤێرساڵ و مرۆڤێکی گردوونی بێ. لەبەرەوە هیچ جیاکاریەک لە بینی پێکهاتە نەتەوەیی و ئاینی و زمان و هیچ شتێکی تردا نابێ. بە شێوەیەکی گشتی لە بەشی یەکەمدا باسی ئەو پرسانەم کردووە. بەشی دووەمم تەرخان کردووە بۆ قسەکردن لەسەر کەناڵی جەزیرە. هەڵبەتە بەشی زۆرتان هەڤاڵان ئێوە دەزانن کە کەناڵی جەزیرە بە دوو قۆناغی گرنگدا ڕەت بووە. قۆناغی پێش کودەتای کوڕ بەسەر باوکدا مەیل و خەیاڵێک هەبوو کە جەزیرە بۆ ئەوەی لە جوغزە دیبلۆماسی جوغزە بچووکەکەی خۆی دەربچێ
خاوەنی میدیایەکی گرنگ و کاریگەر بێ لە ناوچەکە بەڵام ئەو خەیاڵا سەری نەگرتا ئەو کاتەی حەمەد بن خەلیفە کودەتای سپی بەسەر باوکیدا کرد و پێی وابوو قۆناغی نوێ لە ژیانی قەتەرێکی بچووک قەتەرێکی بێکاریگەری لەسەر ئاستی ناوچەکە بەو ئاراستەدا دەبێت کە خاوەنی میدیایەکی کاریگەر بێ ئەو میدیا کاریگەرە بتوانێت وەکو توخمێکی سیاسی و لە سیاسەتی دەرەوە وەکو توخمێکی دیبلۆماسی ڕۆڵ ببینێ نووسەرێکی بیانی هەیە بە ناوی هیومایلز کتێبێکی هەیە بە ناوی ئەلجەزیرەیەک لە کتێبە دانست قەودەگمەنەکانە لەو کتێبەدا ئاماژە بەوە دەکات کە جەزیرە دیاردەیەکی میدیایی نییە جەزیرە بەر لەوەی دیاردەیەکی میدیایی بێ دیاردەیەکی سیاسیە دیاردەیەکی سیاسیە قەتەر بەرمەبنای یعنی هەستکردن بە بەلاوازی و پەراوێزی خۆی هەوڵ دەدات بۆ ئەوەی کاریگەری لەسەر ناوچەکە دروست بکە ئیشی تێدا بکە ڕاستێکەشی وای کرد ئەگەر سەرنج بدەین ئەو ڕۆڵە گرنگەی جەزیرە لە سیاسەتی دەرەوەی خۆی بینی وای کرد قەتەر ببێتە دەوڵەتێکی میحوەری گرنگ لە زۆربەی پرسە سیاسیەکانی ئەو ناوچەیە ڕۆڵی هەبێت ڕۆڵەکە چ ئەرێنی بێت چ نەرێنی بێ ئیدی قۆناغی یەکەم لە 27 تەمووزی ساڵی 96 بمبورن ئەوە کودەتاکەیە لە 1 نۆڤەمبەری 96 بۆ یەکەم جار پەخشی جەزیرە ئەگەرچی کۆمەڵێک ناوی تر هەبوو پێشنیار کرابوو بەڵام لەسەر ناوی جەزیرە ڕێککەوتن وەک قۆناغی یەکەمیش 120 میلیۆن دۆلار بۆ دامەزراندنی کەناڵەکە تەرخان کرا تەمویلکردنی ئەو پارە زۆرە لەلایەن جەزیرەوە هەنگاوێکی گرنگ بوو ئەوەی سووریشی لە کەناڵی جەزیرە وەرگرت ئەو کاتە هەڵوەشانەوەی بەشی عەرەبیەکەی کەناڵی BBC بوو کە بەشێکی زۆری کارمەندە ئەساسیەکانی ئەوێ پەرت و بڵاو ببوون توانی سوود لە توانە تەکنیکیەکانی ئەوان و توانە پیشەیەکانی ئەوان وەربگرێت و کەناڵێکی وەک جەزیرە دامەزرێنێ من زۆر لە تەفاسیلی بەشەکانی جەزیرە لە بەردەم دوو قۆناغداین کە قسەی لێ بکەین ئەوەی من لە توێژینەوەکەم کردومە چکە گوتم توێژینەوەکە بۆ 2006-2007 دەگۆڕێتەوە بەشەکانی جەزیرە مەجموعەی کەناڵ و مەسەلەن کەناڵی جەزیرەی نێودەوڵەتی هەبوو جەزیرە ڕاضیەکان هەبوو جەزیرەی مناڵ هەبوو دۆکۆمنتاری هەبوو کۆمەڵێک بەش و ئەوەی هەبوو وێبسایتەکەیان جەزیرە نێت و ئەوانە هەبوو قۆناغی تازەیان شتێکی ترە ینی پەیکەری جەزیرە گۆڕانی بەسەردا هاتووە لەو قۆناغە تازەیە مرکزی دراسات و توێژینەوەیان هەیە جەزیرە سنتری مەشق و ڕاهێنان و پێگەیاندنی ینی دەوڵەتێکە لە ناو دەوڵەتێک ڕاستە مەقولەکەی حوسنی موبارەک ناوی لێ ناوە قاوغەشقارتە بەڵام لە ناو قاوغەشقارتە دامەزراوی زۆر جێگەی بۆتەوە هەر لەو بەشەدا قسە لەسەر شتێکی تر دەکەم لەسەر بۆ بیسەلمێن و پەیوەستی بکەمەوە بە ناوەڕۆکی ناونیشانەکەی خۆم و توێژینەوەکەی خۆم لەسەر دوو ئاز ئیش دەکەم جەزیرە دوو شتی گرنگی هەیە کە سیاسەتی ڕووماڵی خۆی سیاسەتی ڕووماڵی میدیایی بۆ کۆی پرسەکان تەحدید دەکات یەکەمیان پەیمانی ئاکاریکاری ڕۆژنامەنووسیە دووەمین خشتی ڕەفتارە پیشەییەکانیە لە هەردوو ئاستەکە چ پەیمانی ئاکاری کاری ڕۆژنامەنووسی چ لە خشتەی ڕەفتارە پیشەییەکان هەردووکیان کۆکە لەسەرەوەی کە دەبێت مامەڵەیەکی مرۆیانە و مامەڵەیەکی سەنگین لەگەڵ پرسی پێکاتنەتەوەی و ئاینیەکانی ناوچەکە بکرێ بەڵام ئەوەی لەسەر کاغەز تۆماری کردووە و ئاماژەی پێکردووە زۆر جیاوازە لەوەی کە لە ناوەڕۆکەکەی لەسەر ئەرزی واقع لە ڕووماڵەکاندا جێبەجێ دەکات لەبەرەوە ینی زۆرێک لە ڕاپرسی و زۆرێک لە توێژینەوە ئاخر ڕاپرسیان لەبارەی سروشتی مامەڵەی کەناڵە عەرەبیەکان لەگەڵ پرسی کەمینەکان و پرسی پێکهاتەکان لە کەوانەیەکدا دەرکەوتووە کەناڵی ئەلجەزیرە 13هەمین کەناڵە ینی کەناڵە لۆکاڵیە خراپەکان یا ئەو کەناڵانەی کە ناوبانگیان زۆر نییە زۆر لە پێش جەزیرەوە لە پرسی مامەڵەکردنیان لەگەڵ پێکهاتەکان لە کاتێکدا جەزیرە لەو دوو لائحەی ناوخۆیان هەردووشی تەسبیتی کردووە کە دەبێت مامەڵێکی ئینسانیانە لەگەڵ پرسی نەتەوەکانی تر بکرێ
بەشێکی تر کە دوا بەشە لەسەر جەزیرە قسە دەکەم جەزیرە و پەیوەندیەکانی زۆر گرنگە بۆ ئەوەی لە ڕیسالەی جەزیرە تێبگەین بۆ ئەوەی تێبگەین لەوەی کە کەناڵی جەزیرە کەناڵێکی میدیایی توخمێکی سەرەکیە یا ڕەگەزێکی سەرەکیە لە سیاسەتی دەرەوەی دەوڵەتەکە دەبێت قسە لەسەر پەیوەندیەکانی قەتەر بکەین لەگە وڵاتانی تروا لە ناوی کەوانەیەکدا پەیوەندیەکانی جەزیرە لەگە وڵاتەکانی تردا یەکەم بە میسردا پێداهاتووم ئاماژەم بە پەیوەندیەکانی نێوان میسر و قەتەرداوە کە جەزیرە هەمیشە عاملێکی یا هۆکارێکی سەرێکی تێکدانی ئەو پەیوەندیانە بووە لە دوو قۆناغی گرنگ جەزیرە و قەتەر لە جەبهەیەکدا لە بەرامبەر میسر وەستاونەوە هەمیشە بارگریێکی زۆر لە نێویاندا هەبووە کتێبەکەیە ئی جەمال ئیسماعیلە پەیامێر بوو پێم وابێ یا لە ئەفغانستان یا لە پاکستان یا لە بینی هەردووچیان لە قۆناغی بیدایەتی لێدانی لە بزوتنەوەی تاڵیبان و 11 سێپتەمبەر کتێبێکی هەیە بە ناوی ئەنا وبلادن وجەزیرە تەفاسیل و وردەکاری سیر لەبارەی پەیوەندیەکانی میسر و قەتەرەوە باز دەکات ئاماژەی زۆر سیر و سەمەرەی تێدایە یعنی ئێمە هەمومان ڕۆژنامەنووسین و ئەهلی قەڵەمین تێدەگەین کە بۆ میدیایەک کە وەرگرەکانی جگە لە عەرەب کورد و نەتەوەکانی تر و ئەوروپی و غەربیەکانیشن هەموو کەس دەزانێت مەکانەتی ئوسامە بن لادن لە دوای 11 سێپتەمبەر لە مەکانەتی ئەیمەن زەواهیری گرنگترا یعنی قابلی مناقەشە نییە جەمال ئیسماعیل باز لەوە دەکات کە دەڵێ بزوتنەوەی تاڵیبان و قاعیدە هەردووچیان پەیوەندیان لە ڕێی نوێنەرێکی خۆیانەوە پێوەکردین کە دیدارێکت بۆ ساز دەکەین لەگەڵ ئوسامە بن لادن باز لەوە دەکات دەڵەوەکو سەبقێکی سەحەفی بۆ من شاگەشکە بوونی لێکەوتەوە بەڵام کاتێک پەیوەندیم بە کەناڵی ئەلجەزیرەوە کرد ڕازی نەبوون بە مقابلەکە گوتیان بە وەسیتەکە بڵێ بەڵکو مقابلەیەکی ئەیمەن زەواهیریمان بۆ پەیداکەن جا دێت ناخشیکاری ئەو ڕەفتارە و بڕیارەی کەناڵی جەزیرە دەکات جەمال ئیسماعیل دەڵێ دەرکەوت ئەوان ئەیمەن زەواهیریان بۆیە بەلاوە گرنگە نە لەبەرەوەی ڕیسالەی قاعیدە و تاڵیبان بەجیهان بگا لەبەرەوەی ئیستیفزازی میسری پێ بکەن هەموو ئەو دۆخە لە پەیوەندی نێوان هەردوو وڵات گەیشتە ئاستێک تا حوسنی موبارەک لەگەڵ قەتەریەکان لە قۆناغەکان گەیشتە ڕێکەوتن تەنانەت بەپێی بەشێک لە دۆکۆمنت و بەڵگەکان لە دانیشتنی نێوان هەردوو دەوڵەت گەیشتونە ئەوەی کە تدخلی کەناڵی میسری پشکی کەناڵی میسری لە کەناڵی جەزیرە بگاتە ئاستێک بەرپرسی بەشی هەواڵی کەناڵی ئەلجەزیرە ببێتە میسری و دەبێت بەشێک لە کارمەندە ئەساسی و ڕموزە ئەساسیەکانی کەناڵی ئەلجەزیرە بۆ ئەوەی لە ڕسمکردنی سیاسەتیان لە بەرامبەر میسر یعنی هاوسەنگی ڕابگرن دەبێت میسری بێ لەبەرەوە قۆناغی یەکەم لە پەیوەندی ئەو دوو دەوڵەتە خراپ بۆ جەزیرە هۆکار و سەبەب کارەکەی بووە و لەگەڵ سعودیاش بە هەمان بارگرژیدا ڕەت بووە سعودیا حکومە ئاینیەکە و حکومە جوگرافیەکە و حکومە سوکانیەکەوە یعنی بەپێی زۆر پێودانگی ئابووری سیاسی دینی هەمیشە کاریگەرترین دەوڵەتی کەنداو بووە و سەرکردایەتی کەنداویەکانی کردووە بۆ قەتەری حەمەد بن خەلیفە شتێکی ئاسایی نییە بە دەورێکی پەراوێزی ڕازی بێ کاتێک بە دەورێکی پەراوێزی ڕازی نابێ هەمیشە هەوڵ دەدا حتا خۆشتان بینیتان تا ئێستش پەیوەندیەکانی قەتەر و سعودیا پەیوەندیی تەبا و گونجاو نییە تا گەمارۆکەی دەوڵەتانی کەنداو درێژەی هەبووە لەبەرەوە قەتەر هەمیشە خواستی ئەوەی هەبوو کە لە دەروی حەجمە سیاسیەکەی خۆی لە ئاسی سیاسەتی دەرەوە مامەڵەیەکی گەورەتری لەگەڵ بکرێ سعودیا بۆ ڕازی نابێ هاوبەش و شەریک لە جیهانی ئیسلامی بە تایبەتیش لە ناوچەی کەنداو بۆ خۆی دروست بکات لەبەرەوە بارگرژی هەمیشەییان هەبووە زۆر جار لەو قۆناغانەی کە بەعکسی ئاراستەی ئەوەی پێشووتر باسم کرد لە مەسەلەی ئەیمەن زەواهیری زۆر جار ویستویانە لە مەسەلەی ئوسامە بەر لە 11 سێپتەمبەر لەسەر وەتەری قاعیدە ئیش بکەن و حد لە عەبدوڵڵا عەزامەوە ئەو ئیشە دەست پێ دەکات یادکردنەوەی ساڵانی عەبدوڵڵا عەزام و زۆر پرسی تر کە هەمیشە بارگرژی لە دۆخی بارگرژی لەگەڵ سعودیا ژیاوە دەوڵەتێکی تر کە ئاماژەم پێ کردووە لەگە عێراقا ڕاستیەکەی قەتەر و ئەلجەزیرە لە دوو قۆناغی جیاواز مامەڵەی لەگەڵ عێراق کردووە لە هەردوو قۆناغەکە سروشتی مامەڵەکە جیاواز بە قۆناغی یەکەمیان قۆناغی دامەزراندن تا دەگاتە قۆناغی ڕوخانی ڕژێمی
بەعس پەیوەندی ئەلجەزیرە پەیوەندیەک بووە و پەیوەندی قەتەر پەیوەندیەک بۆ بەرگریکردن لە ڕژێمەکە و لە ئاستی هەواڵگریش مامەڵەی کردووە لە پێشەکی لە خاڵەکان ئاماژەم بۆ کرد کە فەیسەڵ قاسم و لێپرسراوی کەناڵەکە و بەڕێوەبەری گشتی کەناڵەکە دوو جار دەستگای هەواڵگری عراقیان بینیوە لە پارەی کۆبوونی نەوت سوودمەند بوون. قۆناغی یەکەمیان لە دەرەوەی قەتەر بووە لە عراق بووە، قۆناغی دووەمیشیان لە ماڵی سەفی باڵیۆزی عراق لە قەتەر لە دەوحە یەکتریان بینیوە. فەیسەڵ قاسم چەند یاریکی گرانبەهاشی وەرگتووە لەوێوە ڕێکەوتون لەسەر ئەوەی کە هەم کەناڵی جەزیرە ئاراستە سیاسیەکەی بە جۆرێک بێت بەرگری لە مانەوەی ڕژێمەکە بکە و هەم بەرنامەکەی فەیسەڵ قاسمیش بە جۆرێک بێ ئەو خەڵکانە بانکێش بکە کە ئۆپۆزیسیۆنی سیاسی و هێزەکانی ئەمریکا بە ئامانج دەگرن. دوای ڕوخانی ڕژێمی بەعس قۆناغیش تازە بۆ جەزیرە دێتە پێشێ، بەڵام زۆر جیاواز نییە لە قۆناغەکەی تر. ئەو قۆناغە تازەیە بۆ جەزیرە ئەوەیە کە لایەنگری یعنی ئەوە پاژماوەکانی بەعس دەکا، لایەنگریکردنی پاژماوەکانی بەعس گەیشتە ئاستەیەک کە ئەنجومەنی حکم لە سەردەمی سەرۆک مام جەلال 8 شەکوای ڕسمی لەسەر کەناڵی جەزیرە هەبووە و دوو جار نووسینگەکانی کەناڵی جەزیرە داخراوە لەبەرەوەی ئەو دەورە تەخریبیەی کە جەزیرە بینیویەتی. من پێم وایە تەماشا سەعات ناکەم، زۆر قسە دەکەم، بەس ئاخیر بەش ئەوە دەکەم بە کورتی ببوورە کاک مەریوان. ئاخیر بەش کە سروشتی ئیشەکەی خۆما و ناوڕۆکی توێژینەوەکەی اختیارکردن و هەڵبژاردننی بەرنامە ئیتیجاه المەعاکسە. پێشووتر باسم کرد کە بەرنامە ئیتیجاه المەعاکس کاریگەریەکانی لەسەر وەرگرانی عەراب و وەرگرانی کورد و نەتەوەکانی تری ئەو ناوچەیە چەند بوو و چۆن بووە. لەبەرەوە من لە یەکەمین بەرنامەوە دەستم پێ کردووە هەتا ساڵی 2020 لە کۆی ئەو بەرنامانە بە قۆناغی جیاجیادا ڕەت بووە. مەسەلەن ئەگەر باکووری کوردستان وەربگرین، خیتابی جەزیرە و ئیتیجاه المەعاکس پەیوەندی بە تێگەیشتنە سیاسیەکانی قەتەر خۆیەوە هەبوو، دواتریش فەیسەڵ قاسم. بۆ نمونە لە سەردەمی ئەجەوید لەبەرەوەی قەتەر و زائیدەن ئیخوانەکان زۆر عاشقی ئەجەوید نەبوون، ئۆجەلان دەکرێت بە پاڵەوانێک و ڕووماڵی بەرنامەی ئیتیجاه المەعاکس لە زۆر ئازدایە کاتێک لەگەڵ ئۆردوگان دەبنە هاوپەیمان و حەلیف 180 پلە سیاستە میدیایەکەی خۆی دەگۆڕێەوە ئۆجەلان و هەموو لایەنگران و دۆستانی ئەوانەی سەر بە مەدرسەی ئۆجەلانن وەکو خەڵکی خائین و مەترسیدار و ترسناک وێنا دەکرێن. ئەوەی پەیوەندی بە باشووری کوردستانی شەوەیە بە قۆناغی جیاجیا بەرنامەی ئیتیجاه المەعاکس ڕۆشتووە. لە هەندێک قۆناغی مێژوویی مثلەن زۆر دژە کورد بووە و زۆر مامەڵەیەکی نەشیاو لە ناو ناتۆرە لە بانگەشەکردن بۆ ئەوەی کە باشووری کوردستان بۆتە هێلانە و شوێنی داڵدەدانی ئیسرائیلیەکان جۆرە هاتۆمەتی بەخشیوەتەوە. لە کاتێکدا لە قۆناغێکی تر دەبەرەوەی دژی زۆرینی شیعە دەبێ، بە تایبەتی لە مەسەلەی ڕیفراندۆم جۆرێک لە گوتارەکەی دەگۆڕێ. بۆ ڕۆژاوای کوردستانیش بە هەمان چەشن. لە ڕۆژاوای کوردستان لەبەرەوەی فەیسەڵ هەرخۆی لە بنەڕەتدا سووریا، یعنی لە قۆناغی یەکەمدا بە هیچ جۆرێک لە جۆرەکان دانی بە مافی کورد دانەناوە و هیچ جۆرێک لە جۆرەکان باسی کێشەی کوردی نەکردو، تەنانەت لە کێشە بیدائیەکانیش کە مەسەلەی ڕەگەزنامەیە، کێشەی خوێندن بە زمانی دایکە، زۆرێک لەو مەسەلانە. بەڵام لە دوای بەهاری عەرەبی خیتابەکەی تونتر دەبێت، خیتابێکی دوژمنکارانە لە بەرامبەر ڕۆژاوای کوردستان چەندی بڵێ تون دەبێت.